برز حسن اکتای سروک ناوند لیکولینان یا قفقاسیا لانتالیا گلمه برز اکتای دما باش گرینگیا فروما و جاره لگل جارین پیشتر چیه برز اکتای؟ Evet, beşincisi düzenlenen Altanya Benjamin Korbandy Diplomasi Antalya لەبارەی marka haline geldi. ئەمە دوای کۆڕبەندی داڤۆس دووەم گرنگترین کۆڕبەندە لەسەر ئاستی جیهان سەرۆک کۆمار سەرۆک وەزیران سەرۆکانی هەرێم نوێنەرانی نێودوڵەتی ئیدی وەکو باسم کرد دوای جنێڤ و داڤۆس ئەمە گرنگترینە و لە هەمان کاتیشدا ئەو دروشمەی کە بەڕێزیشتان ئاماژەتان پێکرد یەکێکە لە بابەتە هەرە سەرچیەکان بەرەنگاربوونەوەی ژیری دەستکرد و کاریگەریەکانیشی بۆ سەر ئاسایش ئەمە بە هەموو شێوەیەکەوە بابەتی زۆر گرنگن. دوایین پێشهاتەکانی جەنگ نێوان ئەمریکا ئیسرائیل و ئێران ئەمە بابەتێکی زۆر هەستیارە لەو ناڕوونیەی کە ڕووی داوە لە بەهۆی ئەو جەنگانەوە تا چەند درێژەی دەخانێت و چۆن دەبێت و چارەنووس و ئاسۆکانی ئەم بابەتانە یەکێکە لە مژارە هەرە گرنگەکانی ئەم پانێڵستانە کە ئەنجام دەدرێت و لە هەمان کاتیشدا توانای گەنجان لەم چوارچێوێدا چی دەکرێت و بە شێوێکەوە هەنگاو دەنرێت و بابەتە جیاوازەکانی دیکەش عێراق ئیران سووریا کۆبوونەوەی زۆر تایبەتی تێدا کراوە و دەکرێت چۆنیەتی گەڕاندنەوەی سەقام گیری بۆ ئەو ناوچەیە لە کۆڕبەندی دیپلۆماسی ئەنتالیا بە هەموو شێوەیەکەوە ئاماژە پێدەدرێت چارەنووسی ئێران بەردەوامی هێرشەکانی ئەمریکا هەوڵە بەردەوامەکانی پاوانخوازیەکانی ئیسرائیل هەموو ئەم بابەتانە لە بەرچاودا دەگرێت و پێوانەوەی زیاتر لەسەردا دەکرێت و وەکو جەختشمان لەسەوەدا کردەوە سەتان دیپلۆماتکاری جیهانی ئەمڕۆ لە ئەنتالیا کۆبوونەوەتەوە و لە چوارچێوەی ئەم کۆڕبەندەدا بیر و بۆچوونەکانی خۆیان دەخەنە ڕوو. هەروەکو لە بەرنامەکەیدا بەڕێزیشتان ئاماژەتان پێداوە چاوەڕوان دەکرێت کە ڕاستپاردەی زۆر گرنگی تێدا دەربچێت و گوتاری سەرکردەکان و قسەی بەرپرسان و دیپلۆماتکارە نێودوڵەتیەکان پێم وایە بە هەموو شێوەیەکەوە سوود بۆ تورکیا بۆ هەموو جیهانیش دەبێت و لە هەمان کاتیشدا ئەنجامدانی ئەم کۆڕبەندە لەم کاتە زۆر هەستیارەدا بۆ سبەی بۆ داهاتوو بۆ قۆناغی مامناوەت جەخت لە ئاشتی و سەقامگیری دەکرێتەوە و بەشدار بوانیش ئیرادەی خۆیان دەخەنە ڕوو لەم چوارچێوەدا ئەمانە زۆر گرنگن. و ڕێزدار نێچیروان بارزانی ئێستا کە کۆبوونەوەی لەگەڵ شەرعیش هەبوو زۆر گرنگ بوو. فرومیژی باڵکێشە نەدیاریە پاشەڕۆژێ یانجی ڕێوەبردنە نەدیاریان ji نەرîna Tirkiye ve nediyariya herî mezin çi ye? Türkiye açısından diplomasinin بە دیدگای تورکیا کاتێک کە سەیری ئەو دۆخە دەکەین ئەو ناڕوونیە یەکەمیان بۆ چارەنووس و داهاتووی سووریایە و ناڕوونیە بۆ ئەو جەنگەی کە ئێران تێیدا خزێندراوە و ئەو دۆخەی کە جەنگی رووسیا و ئۆکراینیا دروستی کردووە ئایا کاریگەریەکانی دەکەوێتە سەر عێراق ئایا عێراق دەتوانێت زەمینە سازیەکی زۆر گەورە بکات بۆ ئەوی کە کاریگەری ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ نەکرێتە سەر ئایا لە داهاتوودا ئەمریکا و چین ڕوبەڕووی یەکدی دەبنەوە یاخود نابنەوە چین چۆن هەنگاوێک دەنێت بە چ شێوەیەک دەبێت ئایا ئەو ئۆپەراسیۆنای کە بڕیارە بکرێت لە دژی ئێران واتە بەکارهێنانی هێزی پیادە و زەمینی چۆن دەکرێت ئایا ئەمریکا چی دیکەی پێدەکرێت بۆ ئۆکراینە لە شەڕێکی 5 ساڵە کە تاوەکو بەردەوامە ئەو چارەنووسە چۆن دەبێت ئایا کۆتایی بە تەنگەی هورمز دەهێنرێت یاخود بابەتێکی دیکە دەگوازرێتەوە ئایا نەخشەی وزە دەگۆدرێت ناگۆدرێت ئایا ئێران و ئەمریکا لە کۆتاییدا ئاشتی بەرپا دەبێت لە نێوان
نێوانیان ئایا داهاتووی ڕێگەی گەشەپێدان کە عێراق و تورکیا وڵاتانی دیکەی کردووە ئەم هەموو ناڕوونیە باسی لێوە دەکرێت و جەختیش لەسەر دەکرێتەوە و پێداگری لەسەردا دەکرێت لە ڕاستیدا هەموو ئەم بابەتانە زۆر گرنگە ڕەنگە سبەی ئاشتی ببێت ئەگەر ئاشتی نەبێت ئایا چۆن دەبێت چارە نووسەکە چۆن دەبێت لە ڕووی داهاتیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی سیاسەتەوە ئایا عێراق دەتوانێت حکوومەت پێک بهێنێت دوای ئەوەی کە سەر کۆماری هەڵبژار ئایا سەقام گیریەکە هەر عێراق بەم شێوە بەردەوام دەبێت یاخود عێراق دەبێتە بەشێک لەو ئاگرەی کە ئێرانیشی گرتووە چارە نووسی هەموو ئەم بابەتانە دەخرێنەوە جوینên diqolî kir li rex konferansê forumê heta jî du civînên Serokherêma Kurdistanê pêkhatine li gel Tombarak û Ehmed Şar bi raya we mezintirîn yan jî girîngtirîn civînên diqoliyên Serokherêma Kurdistanê di vê forumê de dê li gel kê be? Yani Ahmet Elşar'la görüşmesi son derece önemli. Çünkü کۆبوونەوەکەی لەگەڵ ئەحمەد شەرع بەڕاستی یەکجار زۆر گرنگە هەم لەسەر ئاستی عێراق هەم لەسەر ئاستی سووریا وەکو دەبینن کە کاریگەریەکی ڕاستەوخۆان دەگزار ناڕاستەوخۆ دەبێت لەم چوارچێوێدا ڕێزدار نێسیروان بارزانی ئەو دیدارانەی کە ئەنجامداوە بەدڵنیاییەوە خستوویەتە سەر بابەتەکان وە لێکۆڵینەوەشی لەبارەدا کراوە ئایا عێراق تا چەند دەکەوێتە ژێر کاریگەری ئەم بابەتە چۆن درێژەی پێدەدات بۆیە نێچیروان بارزانی ئەو سیاسەتەی کە گرتوویەتە بەر بە شێوەیەکەوە دەبێت ئایا ڕێگری دەکرێت لەوەی کە عێراق نەبێتە گۆڕەپانێک کە کاریگەری بەسەدا بێت نێچیروان بارزانی لێرەدا وەکو دیپلۆمات کارێکی باڵا و نێودوڵەتی دەتوانێت بە هەموو شێوەیەکەوە کاریگەریەکانی خۆی بکرێت و ئەو کۆبوونەوەشی کە لەگەڵ ئەحمەد ئەلشەرع کردوویەتی بەدڵنیاییەوە ئەگەر بێت و هێزی زەوینی و پیادا لەلایەن وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا دەست پێ بکات بۆ ئەم ناوچەیە چۆنی دەبێت بەم شێوەیە هەڵوێستی ڕێزدار نێچیروان بارزانی یەکجار زۆر گرنگە و لە هەمان کاتیشدا کاریگەریشی زۆر گرنگە من بەم دوایانە سەردانی ناوچە کوردیەکانم کرد لە ئێران و گفتوگویەکی زۆر قوڵم لەگەڵیان کرد و جەختیشان لەوێ دەکردەوە لەگەڵ خەڵک قسم کرد جەختیان لەوەدا کردەوە کە ئەگەر بێت و هێرش بکرێتە سەر ئێران بەدڵنیاییەوە ناسەقامگیریەکی یەکجار زۆر گەورە دروست دەبێت و کێشێک یەکجار زۆر گەورە دروست دەکرێت و جەختیشان لەوەدا کردەوە کە چاویشان لە تورکیا بۆ ئەوەی کە ڕێگری بکرد لەم جۆرە چاڵاکیانە ڕێزدار نێچیروان بارزانی کاتێک کە سەردانی ئەنتالیای کردووە و لەم چوارچێوەی کۆڕبەندەدا ئەم بەرنامانەی کە هەیە کە دیدار و کۆبنەوەیەتی لەگەڵ بەرپرسە باڵاکانی جیهان یەکێک لەو بابەتانە ئەو ئیرادەی کە دەخاتە ڕوو بەدڵنیاییەوە هەوڵەکانی چڕ دەکات بۆ ئەوەی کە ڕێگری بکرێت لە ئەنجامدانی ئۆپەراسیۆنێکی سەربازی دیکە و بۆ ئەوەی کە جەنگەکە زیاتر فراوانتر نەبێت لەمە و لە هەمان کاتیشدا نەواز شەریفیش کاتێککە ئەویش بەشداری کردووە ئەمە یەکێکە لە بابەتە هەرە هەستیارەکان بۆیە جەخت لەوە دەکەنەوە بۆ ئەوەی کە بە هەموو شوێکەوە ڕێگری لەوە بکەن کە ئەمریکا بە هیچ شێوەیەک ئۆپەراسیۆنێک نەکات یاخود هیچ شتێک نەکات کە کاریگەری نەرێنی بەسەر ئەم بابەتەدا هەبێت بۆیە ئەم دیدارانە کە دەکرێت و لە چوارچێوەی چاڵاکیەکان هەم لەسەر ئاستی پاکستان هەم لەسەر ئاستی نوێنەرە دیبلۆماسیەکانی وڵاتانی کەندا و کە لەم کۆڕبەندەدا بەشدارن و ئامادەن بەدڵنیاییەوە ڕەنگە مێزی دانوستاندنێک بکرێت کە چاوەڕوانش دەکرێت شتێکی وا هەبێت ڕۆلی زیاتر بگیرێت و لەم کارانەدا بکرێت و ڕەنگە وەکو باسشم کرد ئەم دانوستاندنە هەر لەنا ئۆنتاڵێدا بکرێت و بە شوێش بەردەوام بێت ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا زۆر جەخت لەوە دەکاتەوە کە لەم دانوستاندنە تاوەکو ئێستا ئێرانیەکان ئەمریکیەکان دەڵێن هیچ مەرجەعێکی سیاسی باڵای ئێرانیمان نەدۆزیەوە کە واژۆ لەسەر ڕێککەوتنی ئاشتی بکەن هەر بۆیە بە گەرمی سەیری ئەم بابەتە ناکەن وە پێیان وایە ئێران دەستا و دەستی دەکات و کات قازانج بکات بۆیە لە ڕێگەی پاکستانەوە هەوڵ دەدرێت کە شتێک بکرێت لەم چوارچێوێدا ئێران واژۆ بکات بۆ ئەوەی کە ئاگری شەڕەکە لە ناوچەکەش دروست بکرێتەوە بەدڵنیاییەوە هەر جۆرە
دانوستاندنێک هەر زۆرە دیدارێکی دیکە بێت باشە. ئەنجامێکی زۆری لە دەکەوێتەوە ڕاستپاردەی زۆریش لێ دەکاتەوە دەستی پاکستانیش بەهێز دەکات بۆ ئەوی کە جەخت لەوە بکاتەوە کە کارەکان بەرەو باشتر یک دقیقه چاورێن ببێت کە از نوچەیەک از وێ ڕاگیرنی سەبە گەرمەجەموە سەرۆکارێمە کوردستانی نێچیروان باژانی ئیرۆ لە باژارە ئانتالیا لەگەڵ سەرۆکۆماری سووری ئەحمەد شارژی جڤیا نێچیروان باژانی پێشی هەفدیتنێ ڕاگاند و ئەو بدیتنە ئەحمەد شار کێفخۆشە و پەسنا هەولێ نوی یەن بەردەوام ji بۆ دابینکردنا ئارامیە لە سووریەدا باژانی هەروەها دەستخۆشی لە پێشکەتنên دیوارê cibicîkirina rêketina li gel hêzên Sûriya Demokratîk ya Hesedê jî kir. Di beşeke dinya civînê de her du aliyan li ser bihêzkirina têkiliyan di navbera Iraq, Herêma Kurdistanê û Sûriyê de got û pêş kirin barmanca pêşxistina barjemeniyên hevpar diwarên ewlehî û aboriyê de. Eva zanyarim û sebaret bi civîn naveroka civîna Serokherêmê Nêçîrvan Barzanî Serokherêma Kurdistanê li gel Ehmed Şar Serokê hikûmeta Veguhesiya Sûriyê Merkezî ve germecem mêvanê xwe Birêz Oktay we behsa beşdarî û hersa civînên Serokherêma Kurdistanê Nêçîrvan Barzanî li forumê da kir. Yani gorî rewşa ku niha navçetê de derbas be bi taybetî pêgeh û rola Kurdan li gorî ev rewşê ku tê de heye. Çi qasî pêgeha Herêma Kurdistanê û amadebûna Nêçîrvan Barzanî di foruma Antalya'yı da ji demên berê ji forumên berê daha girîngtir ketiye berçavan. Öncelikle bölgede سرەتا بە ئەوە بڵین ئێستا ئەتمۆسفێرێکی زۆر بەهێزی جەنگ لە ناوچەکەدا لە ئارادایە بە دڵنیایەوە کاریگەری بەسەر عێراقیشەوە دەبێت ڕێزدار نێچیروان بارزانی وەکو دیپلۆماتکارێکی کاریگەر لەم ناوچەیەدا بەڕاستی بەشداریکردنی لەم کۆربەتە زۆر زۆر گرنگە هەرچەندە عێراق وەکو جەختیش لە سەودا کردەوە کە بەشێک نییە لەم جەنگە بەڵام ئاگرەکە بە دڵنیاییەوە زۆر زۆر لێ نزیکە و ڕەنگە کاریگەریی ڕاستەخۆ بکرێت و لە ئەگەری فراوانبوونی ئەم جەنگە بۆ ئاستی ئەوەی کە ئۆپەراسیۆنی پیادەی تێدا بکرێت بەڕاستی کێشێکی یەکجار زۆر گەورەی تێدا دەکەوێت بەشداریکردنی ڕێزدار نێچیروان بارزانی وەک کارکتەرێک و ئاکتەرێکی چالاک و کارا لەم چوارچەوێدا دەتوانێت زۆر شت بکات چونکە بینیمان لەسەر ئاستی ناوخۆی عێراقدا لە بابەتەکانی دانوستاندن داوا دیبلۆماسیەت و سیاست لە نێوان هەولێر و بەغدا لەبارەی ئاسایشی نیشتیمانی لەبارەی بابەتە زۆر هەستیارەکانی عێراقیدا توانی زۆربەی تەگەرەکان کۆچایی پێبهێنێت و بربەستەکان وەلا بنێت و لەسەر ئاستی هەرێمی و نەودوڵەتیش توانیویەتی کە زۆر شت بکات هەر بۆیە ئەمەش کاریگەری ڕاستەوخۆ دەبێت بۆیە تورکیاش وەکو کارکتەرێکی زۆر گرنگی ناوچەکە بە دڵنیایەوە گوێ لە ڕێزدار نێچیروان بارزانی دەگرێت و ئەم دیدارانەی کە دەیکات لەگەر بەرپرسە باڵاکانی تورکیا بەسەر کۆماریشەوە پاشان بەرپرسانی دیکە و کاریگەریشی دەبێت لەسەر سیاسەتی ناوچەکەدا وەکو جەختیشمان لەسەوەدا کردەوە هەرچەندە ئێستا لە ناو عێراقدا کە سەر کۆمار هەڵبژێردراوە ڕەنگە بۆ دووبارە هەڵبژاردنەوەی محەممەد شیع سوودانی ڕەنگە ڕێزدار نێچیروان بارزان ڕۆلێکی باڵای هەبێت ڕەنگە بتوانێت بە دامەزراندن یاخود بە نوێکردنەوەی خولی نوێی سوودانی ڕەنگە نێچیروان بارزانی بتوانێت کاریگەریەکی زۆر لەسەر حکوومەتەکە هەبێت و بتوانێت چیرۆکێکی نوێی سەرکەوتن تۆمار بکات و ئەمەش Birêz Oktay pirsgirêk rakedin yani bandora wan civînên diqolî hersa bandora panelên ku di vê forumê de vê carê ya foruma pênca da dê birêve biçin çi qasî bandorekî wê rastexwe li ser bûyer û pêşat û siyaseta navçê dê hebe yani bu ve buna benzer forumlarda ئەم کۆربەندانە و کۆربەندە هاوشێوە نێودەوڵەتی و جیهانیەکان بە دڵنیایەوە هەندێک جار بۆ ئەوەی کە هەندێک جار ڕاستپاردەکان بڕیار دەگۆڕن کاریگەریش دەبێت لەسەر ئەم بابەتە و سوقلی خۆی دەبێت و سەنجی خۆیان دەبێت بە تایبەتی کۆبوونەوە دوو قۆڵیەکان
کۆبوونەوە سێقۆڵیەکان ئەو ئەزمموی دیپلۆمات کارانە وا دەکات هەندێک کاریگەریی جار زۆرەوە بێت هەندێک زار لە ڕێگەی وەزارەتەکانی وەزیرانی دەرەوەدا دەتوانرێت ڕاستپاردەی یەکجار زۆر گرنگ بگەێنرێتە سەر کۆمارەکان و سەرۆک وەزیرەکان بۆ ئەوەی کە بتوانن نەخشە ڕێگاچی تێدا بکرێت ڕێزدار نێچیروان بارزانانی کە ئەمڕۆ یەکێکە لە بەشدار بووە هەرە سەرچەکانی ئەم کۆڕبەندە دیدار و گفتوگۆی تایبەتی لەگەڵ سەرکردە و وەزیرانی دەرەوە بەرپرسە باڵاکان کردووە و لە هەمان کاتشدا لەگەڵ ئاستی ڕێکخراوە نێودوڵەتیەکاندا کردووە بۆیە لە بابەتی ناڕوونی هەنگاوی یەکجار زۆر گەورەی ناوە و دەتوانرێت ئەو قسانەی کە کردویانە ئەو هەڵوێستانی کە کردویانە لەم بابەتەدا بتوانرێت بگاتە ئاستێکی یەکجار زۆر گرنگ و لە هەمان کاتشدا هەڵوێستی زۆر بکات پێنجەمین کۆڕبەندی دیپلۆماسی ئەنتالیا یەکێکە لە بابەتە هەرەسەرچیەکان و پێگە زۆر گرنگەکان کە بتوانێت کاری زۆری بکرێت. کیژان وڵات یعنی وڵات هەیە و دڤیا ئیسا لە فرۆمێدا ئامادە بە لێ ئامادەنینە؟ بۆ نمونە پێویست بوو ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا هەبێت پێویست بوو وڵاتانی ڕۆژئاوا بەشدار بن لە ئەفریقا زۆر بەشدار بوون ئاسیا زۆر بەشدارە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش بە هەمان شێوە و ژاپۆن چین وڵاتانی ئاسیای دوور ئەمانە بە هەموو شێوەیەک دەبوایە بەشدار بن هەرچەندە بەشداربوونی 420 سیاستوان و دیپلۆماس و بەرپرسە باڵاکان ئەمە ژمارێکی یەکجار زۆر گرنگە 420 کەس لە دیپلۆماتکارە هەرە باڵاکان هەرچەندە لە ڕێکخراوە نێودوڵەتیەکانیش لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا شتێدا بەشدارن بەڵام لە هەمان کاتیشدا ئێستا پێنجەمین کۆڕبەند لەم کاتە زۆر هەستیارەدا ئەمە یەکێکە لە خاڵە هەرە سەرکەوتووەکان کە زۆر گرنگە و لە هەمان کاتیشدا جەخت لە دیپلۆماسیەتی تورکیاش دەکاتەوە کە چۆن ئەم هەمووی کۆکردوێتەوە چونکە باس لە قەیرانی ئۆکراینیا باسی قەیرانی ئێران دەکرێت و ئەگەری قەیرانی داهاتووی چین و ئەمریکا دەکرێت و هەموو ئەم بابەتانە زۆر گرنگن و ئەو بڕیارانش کە دەدرێت و ئەو ڕاستپاردانە کە قسەلەکسپاس حەسەن ئۆکتای سەرۆکی ناوەندە لێکۆلینên Kafkasyayê ku li Antalya li gel me bû. Spas dikim.